بەڕێزان ئێستا ئێمە لە قەزای پێنجێنین بە مەبەستی بەسەرکردنەوەی بەڕێوەبەرەتی پەروەردەی پێنجێن و بۆ ئاگاداربوون لە کار و چالاکیەکانیان ئێمە لێرەین. بە مەبەستی ئاگاداربوون لە چۆنێتی ئیش و کارەکانیان بەرنامەی بەسەرکردنەوەی پەروەردەکان سەردانی بەڕێوەبەرەتی پەروەردەی پێنجێنی کرد. بەڕێوەبەرەتی بەروەردەی پێنجێن لە ڕێکەوتی 4/5/2006 ئەمری دامەزراندنی بۆ دەرچووە. لە 5/4/2007 لە قەزای پێنجێن دامەزراوە. پەروەردەی پێنجێن لەگەڵ هەر یەک لە پەروەردەکانی شارباژێر و سەید سادق هاوسنوورە. خاوەنی 554 مامۆستای هەمیشەیی و 148 گرێبەست و 211 فەرمانبەرە لەگەڵ نزیکەی 10,000 قوتابی خوێندکار. ئەم پەروەردەیە 7 خوێندنگەی بنەڕەتی و 6 ئامادەیی و 4 باخچەی مناڵان لەخۆگرێت لەگەڵ 2 بنکەی فێرکردن. لە ساڵی 1994 بە مامۆستا دامەزرام لە دواناوەندی پێنجێن، دوایی بوومە یاریدەدەر و بوومە بەڕێوەبەری ناوشاخان، قوتابخانەی ناوشاخانمان کردەوە لە خوارەوە ناوەندی پۆلی 1 و 2 3 ئەو کاتە. دوای ئەوە لە ساڵی 2007 لە کاتی پێکهاتنی پەروەردەی پێنجێنە من بوومە بە فەرمانێک بوومە سەرپەرشتیاری ئامادەیی هاوشانی بڵین مامۆستا ئیسماعیل عەبدوڵڵا حەمەشەریف کە بەڕێوەبەری پەروەردەی پێنجێن بوو بۆ ئەوەی وەکو سەرپەرشتیاری ئامادەیی کاری لەگەڵا بکەم و هینی بکەم. بۆ ماوەی 3 ساڵ دوای ئەوە بە تاقیکردنەوە بوومە سەرپەرشتیار، بوومە سەرپەرشتیاری بنەڕەتی تا مانگی 5 تا 34 2018 و لە 34 2018 بوومە بەڕێوەبەری پەروەردە. بەڵێ بەڕێوەبەری پەروەردەی پێنجێن خۆی لە 4/5/2006 ئەمری دامەزراندنی ئەمری پێکهاتنی هات، بەڵام لە 5/4/2007 لێرە تەشکیل بوو بەڕێز مامۆستا ئیسماعیل عەبدوڵڵا حەمەشەریف بوو بە بەڕێوەبەری پەروەردە. بەڵێ ئەم پەروەردەیە ئێستا زۆربەی بەشەکانی تایە، بەشی خۆیەتی و تەکنیکی و ژمێریاری و 8 بەشەکان، زۆربەی بەشەکانی ئەوەی کە هەیە تایەتی، بەشی ئایتی و پلان و ئامار و ئەمانە و چالاکی وەرزشی و چالاکی هونەری و زۆربەی بەشەکانی تایە. تقریباً ژمارەی کارمەندانی 69 کارمەندی هەیە کە هەنێکیان تەنسیبن و ماوەیەکی زۆر لێرە بوون کە هەنێکیان تەنسیم لەولاو. ئێستاش نزیکەی 59-57 کارمەند لێرە ئیشەکەن. ژمارەی فەرمانبەران بە شێوەیەکی گشتی لە سنووری پەروەردەی پێنجێن و مامۆستایان کۆی گشتی مامۆستایان و فەرمانبەران نزیکەی 761 مامۆستا و فەرمانبەر لە سنووری پەروەردەی پێنجێنە هەیە. سنووری پەروەردەی پێنجێن کە لە مەسەرەن لە کەوڵۆسەوە دەست پێ ئەکا، دراوسەی پەروەردەی سێسایەقە لە کەوڵۆسەوە دەست پێ ئەکا، لەوێ قوتابخانەی زەردۆی و دۆڵە سوور و چەوتان و سیامێوە و جۆمەرەسی سەر بە ئێمەیە، قوتابخانەی کاژا و ئەوانی تر سەر بە سێسایەقە ئەوەی خوارەوە دەشتی بڵێن شارە زۆر. لێرەشەوە لە ڕۆژئاواوە لەگەڵ شارباژێڕا سنوورین، ئێمە تا قوتابخانەی سوێرە و بادانە و دۆسەدەرە چوین. ئێستا حالیان نزیکەی 7 قوتابخانەی بنەڕەتیمان هەیە کە لە سەرەتایی دامەزراندنی بڵێن پەروەردە نزیکەی 100 قوتابخانەی بنەڕەتیمان هەبوو. سەرەتایی ئەو کاتە سەرەتایی بوو. 6 ئامادەییمان هەیە، 4 ئامادەیی لەناو پێنجێن، ئامادەیەک لە
گەرمک و ناحی گەرمک و ئامادەیەکیش لە ناحی ناڵپارێز دوو باخچەی ساوایانمان هەیە لە پێنجێن باخچەیەک لە گەرمک باخچەیەک لە باخچەی مناڵان با بڵین لە ناڵپارێز ئەمە چوار باخچەمان هەیە و هەفتا مەکتەبی بنەڕەتیمان هەیە. ئەرک و چالەشەکانی بەڕستان چییە؟ ئیشی ڕۆژانەتان چییە؟ وڵا ئیشی ڕۆژانە ئیتر وەکو بەڕێوەبەری فەروەردە ئەوەی کە پەیوەندی بە ئیشی کارگێڕی قوتابخانەکان و ئیشی کارگێڕی بەسەرن دابینکردنی مامۆستا و دابینکردنی فەرمانبەر بۆ قوتابخانەکان و بۆ دیوان و سەرپەرشتیکردنی ئەو هەموو بەسەرن ئیشە پەروەردەیانی کە لێرە هەیە وەکوین زەرورە ینی مەسەرەن زەرورە لێرە پەروەردە زۆر گرنگی پێ بدرێکە مامۆستا بۆ ئەم دەبەرەی ئێمە کەمدا ئامەزرێت بە حکمی ئەوەی کە خۆشمان خرج و ئەوشتانەمان کەمە و فترەیەکی زۆریش چەند ساڵە بە بۆنی قەیرانەوە دامەزراندن نەمابوو کە ئەوەش گرفتی زۆری بۆ دروست کردوین بۆ دابینکردنی وڵی کێشەکان بە زۆری کەمی مامۆستایە کەمی مامۆستا لە قوتابخانەکانە دوای ئەوە دووری قوتابخانەکان لە یەکتریەوە مەسەن لە گوندەکان پەرش و بڵاون گوندێک 12 خوێندکاری قوتابی لێیە گوندێک 8 قوتابی لێیە گوندێکی تەهینێکی ئەوەندە لە یەکەوە دوورن کە ناتوانانی قوتابخانەکان دەمسکەیت و قوتابخانەیەکی لێ پێکبێنی مەجبوری لە ناو گوندەکانە قوتابخانە دابنیت. ئێستا لە منتیقەی شێرە قوتابخانەمان هەیە مەسەرم نزیکەی 25 خوێندکاری هەیە لە پۆلی یەک هەتا پۆلی حوتی هەیە لە بادەڵان هەروەها بە هەمان شێوە لە گۆخڵان قوتابخانەمان هەیە پۆلی یەک تانۆی تایە کە ئەوە تۆزی قەرباڵخە ئەو باشترە. ئیتر لەبەر پەرش و بڵاوی قوتابخانەکان دابینکردنی مامۆستا بۆیان ئەبێ وانەبێژ بنێرین بۆ ئەو قوتابخانەنە وانەبێژیش کە بە پارەیەکی کەم بە 4,000 دینار بۆ وانەیەک بۆ ئەو گوندە دوورە زۆر ناڕەحەتە بۆ ئەوان ئیتر مەجبورین وانەبێژمان بۆ دابینکردوون لەوێ ئەمێننەوە لە هەندێک قوتابخانە کە لەگەڵ مامۆستاکانە دەرسەڵێنەوە. بەشەکەمان کۆمەڵێ هۆبەی لە خۆی گرتووە بەشی ژمێریاری کورتبینە فرۆشگاکانە ژووری موچەیە موچە بۆ خۆی کۆمەڵێ بەشی هۆبەی تری لێ بێتەوە ئەمانە هەر هەمووی ئەرک و بەڕاستی ئەرکێکی زۆر زۆرمان لەسەر ئەم فترەیەش کە قەیران بووە ئەگەر دەوامیش نەبوو بێ ئێمە هەر دەواممان کردو بەڕاستی زۆر کاشەوان هاتوینەتەوە بۆ ئیش لە 15 موظف ژمێریاری بەڕێیەکەین ئەم 15ەیە نوێیان لە دەرەوەن ئەم نوێە لە سەیسایەقەوە هەڵەبجەوە لە سلێمانیەوە هاتووە کە ڕۆژانە بەم قەیرانەش یعنی دانەبراون هەر بەردەوام هاتوون قاینەمان زوو پێگۆڕێ ئەوە زۆر زۆر دەوری هەیە لەسەر ئێمە ئەگەر بۆ نمونە وەک جاران سابت بووە و نەماندوو نابووین ئێستا بۆ نمونە لە ساڵێکا چەند جارێتەوە سیدی موچەت پێگۆڕن ئەمە ئەرکا بۆ ئێمە هەر هەمووی شەوان ماوینەتەوە باوەڕەکەی کە بەیانی هاتوین تا ئێوارە لێرە بووین یان 12 شەو ڕۆژبووینەتەوە یانی ئەمە زەختە لەسەر ئێمە بریاوانەمایان ئەم قەیرانەی شەڵا کۆتایی پێوێ بەو هیوایە نەمێنێت دەوامیش باشتر بێتەوە بە تاکی ژمێریارێکی ئەکتیڤتر دەست پێەکە. لە ڕاستیە ئێمە فەرمانبەری ژمێریارین لە بەڕێوەبەری پەروەردەی پێنجێن دیارە من بۆ خۆم ئیشێکی تایبەتیم هەیە کە ئیشوکاری وانەبێژیە وانەبێژی ئەو مامۆستایانن کە پێویستمان پێیانە لە قوتابخانەکانە دادرێن بە شێوەی وانەبێژ لە بەرامبەر ئەوە بڕێک پارەیانەوە سەرفەکرێ کە ئەم بڕەپارەیە جیاوازە لە موچە فەسڵ و مادەی تایبەت بە خۆی هەیە لە حساباتە واتە پارەی جیاوازە سەرفەکرێ بە مامۆستایان وانەبێژی بە گوێرەی بڕوانامەی مامۆستاکە دیاری دەکرێت مامۆستاک ئەگەر بڕوانامەی بە کالۆرۆسی هەبێ بۆ هەروانەیەک 4,000 دیناری بۆ سەرفەکرێ و ئەگەر دیبلۆمیشی هەبێ 3,000 دیناری بۆ سەرفەکرێ و هەر مامۆستایەک نیسابی ئەو نیسابی کە بۆی دانرا لە 24 حسە بۆ بنەڕەتی و 22 حسە بۆ ئامادەیی لە دوایەوە ئەگەر دەرزی زیادەی وتەوە دووبارە ئێمە ئەمەشی بۆ بکەین بە وانەبێژی
واتە پێی دەڵێن کاری سەرڕای بۆ مامۆسای میلاک بەڵام بۆ مامۆسای وانەبێژەکە ئەو کەسێک کە تەعین نییە هەر پێوتری وانەبێژ ئەمە بەگشتی ئیشەکەی ئێمەیە دیارە بە حکمی دووری پێنجوێن لە ڕووی ئیداریە و لە ڕووی جوگرافیەوە هەموو ساڵێک ئێمە کێشەی بە حکمەوەی نەقڵێکی زۆر هەیە و تەعینێکی کەم هەیە لەم حاڵەتە ئێمە پەنابێنە بەر مامۆستانی وانەبێژ مامۆستانی وانەبێژ هاوکاریکی باشی ئێمەیان کردووە و یارمەتی ئێمە زۆر ئەدەن هەرچەنە لە ڕاستی ئێمە بۆ خۆمان هەنێک کێشەی وانەبێژیمان هەیە لە ساڵانی ڕابردووە هەمان بووە لایەزار تا ئێستش هەمان بووە یەکێ لە کێشەکان ئەوەیە ئێمە بۆ وەرگرتنی مۆفەقەتی وانەبێژی مۆفەقەتی وەزارەتی دارایی بۆی مۆفەقەتیان بۆ گرین پارەیان بۆ سەرفکرێ ئەبێ ئێمە بگەڕێنە بۆ هەولێر لە کاتێک ئەمە تەنها ڕۆتیناتی ئیداریە ئەتوانرێت لە خەزیێنەکان و دەسەڵاتیان پێ بدرێت و سەرفکرێ پارەکە ئەمە وەکو یەکێ لە گیر و گرفتەکانمان یەکێکی تر لە گیر و گرفتەکانمان ئەوەیە وانەبێژەکان لە کاتی خۆیان سەرف ناکرێت کە بەشێکی سەبەبەکە پەیوەندی بە خەزیێنەکان و وەزارەتی دارایی هەیە چونکە هاوکارمان وەکو هاوکاری بەڵام هەنێ ڕێنماییدانراوە کە جۆرە لە جۆرەکان ئەبێتە هۆی دواخستنی پارەی مامۆسای وانەبێژ سەرەتا وەک لێپرساوی هۆی کاروباری یاسایی بەڕێوەبەری پەروەردەی پێنجۆنە خێراتتان دەکەم خۆشحاڵم بە لەوەی کە لە نزیکەوە لە خزمەت جەنابتاندام سەرەتا ئەمەوێت تۆ باسی هۆبەکەمان کۆمەکەمان تەنها منی لێم وەکو لێپرساوی بەشی کاروباری یاسایی هەر خۆم فەرمانبەرم هیچ کەسێکەمان لەگەڵان نییە لەبەرەوە ئەندەجار ئەمەش هەرکوماندەبوون بۆ من دروستەکات ئەندەجار ئیجازەشنە ماڵەوە بەڵام بێ بۆنی شەکانە بێ بەدەوام ئەمە لە لای تریشەوە ئەو ئیشوکارانەکە ئێمە لەم هۆبەیە پێی هەڵەسین و یکەین زیاتر پەیوەندی بە کاتی دەوام و داوامی قوتابخانەکانەوە هەیە چونکە ئێمە لێرە یەکی لەو ویشانەکە یکەینەوە نێوکردنەوەی گرێبەست و بەڵێنام و کەفالەتە بۆ مامۆستایانی کە لە بەڕێوەبەری پەروەردەی پێنجۆن دەوامەکەن ئێمە وەک پەروەردەی پێنجۆن نزیکەی 133 مامۆستای گرێبەستمان هەیە کەوا ساڵی 2014 بە بڕیاری حکوومەتی یانەی کوردستان ئەم گرێبەستانە دامەزراون ڕێژەیەک لەمانە کە ژمارەیان 75 گرێبەستە گرێبەی مامۆستای بنەڕەتین 58 گرێبەستیشان مامۆستای ئامادەین کە ئەمانە هەموو ساڵێک لە یەکی ساڵی تازەیە گرێبەستەکانیان نوێکرێتەوە ئیشەکان ئێمەیکین لەگەڵ بەڵێننامەیان کە ویان بڕدەکەینەوە زایدەن 24 گرێبەستی تیشمانەیە کە ئەمە ساڵی 2011 گرێبەستانە کراون کۆنترن ئەم گرێبەستانی کە باسم کرد ئەمانش پێنجیان فەرمانبەرن 90 کەسیشان مامۆستان لەبەرەوە ئێمە میشکارانە سەرەتای دەوام و کۆتایی ساڵ ئەم میشانان زیاتر ڕۆمان تێ دەکات و ئەو فرۆشگایانیش کە لە سنووی بەڕێوەبەرتیماندان کە بەکرێ دەدرێن ئەو گرێبەستە بەڵێننامانی کە بۆ خاوەنی فرۆشگاکان دەکەین ئێمە وەک لێپرسایی وەک هۆبەی کاروباری یاسایی ئیشانە بەڕێ دەکەین و جێبەجیان دەکەین هەندێک ئیشوکاری تریشمانەیە کە ڕۆژانەوە مامۆستا و کەمتریش تا حدێک خوێندکار سەردامان دەکات بۆ سکاڵایە یان شتێکە ببێت وە قوتابخانەکانیشمان لەبەرەوەی کە سنووی بەڕێوەبەری پەروەردەی پێنجۆن فراوانە سنووکی فراوانی هەیە هەندێک جار لە لادەکاندا هەندێک کێشەی ئاسایی قوتابخانەکانمان هەیە کە ئێمە سەردانیان دەکەین و ئەوەی کە پێمان کریشەکان دەکەین یانەگە پێویست بە لیژنە بکات لیژنەیە بۆ پێگەنی بۆ چارەسەری کێشەکانیان زیاتر با بڵێن بەشی کارگەڕی پەیوەندی بە ڕێخستن و چۆنێتی هاتن و ڕۆشنی فەرمانبەرانەوە هەیە چەند بەشێک لە خۆ دەگرێت وەکو با بڵێن هۆبەی فەرمانبەرانی کارگەڕی بەشی دەرچوو هات و بەریت ئەرشیفمان هەیە با بڵێن پرزگە و ئەوانە وەکو بەشەکانی کەژ ئێمە تەعاملیان لەگەڵاخین وەکو بە زۆری زیاتر ئێمەشی هاتوچۆی فەرمانبەرانە لە ناو دەوامە ڕێخستنی شوکارەکانی وەکو پەنجەمەر و بەسمە ئەوانە وەکو بەشەکانمان گیرروگرفتی وانە تەنها هاتوچۆی فەرمانبەران نەبێت چکە ئێمە ئەو فەرمانبەرانەی زیاتر فەرمانبەرەکانمان لە دەرەوە هاتوچۆ دەکەن بۆ ڕێخستنی دەوامەکەمان بەڵێ بەتاکی لەم قەیرانە ئەم قەیرانەکە هەر بە ئام گرفتەکەی دروست کردووە ئێمە ژۆکەوەی کە فەرمانبەرەکانمان زیاتر لە دەرەوە چۆ دەقریبان حەڤە فەرمانبەرمانەیە کە لە دەرەوە چۆ دەکەن بۆ ڕێخستنی دەوامەکانمان تۆزێ موشکیلەمان بۆ دروستەکە
دیارە بەشی خۆەتی و میلاگێکێکە لە بەشە هەرە گرنگ و حەساسەکانی هەموو فەرمانگە و بەڕێوەبەرێتیەک. ئێمەش لێرە بە هەوڵ و هیمەتی بەڕێوەبەری پەروەردە و فەرمانبەرە بەڕێزەکان ئەوەندەی لە توانامانە هەبوو بێ خزمەتمان کردووە لە بواری پەروەردە و فێرکردنە. سەرجەم ئەو نووسراوانەی کە دێتە لامان فەرمانەکان، سزاکان، مۆڵەتەکان، خانەنشینی، ڕێز و سپاس و ئیفات و داواکاری سەرجەم مامۆستایان و فەرمانبەران بۆ گواستنەوە و پێدانی دەرماڵە بە فەرمانبەران سەرجەمی ئەم نووسراوانە لە لای ئێمەوە نووسراویان بۆ کرێدیان دوایی کە نووسراوەکەی بۆ دەرکرا لە وەزارەت و گشتیەوە لە لای ئێمەوە دیسان فەرمانی بۆ دەرەکرێت و تەوزیعکرێتەوە بەسەر بەشەکانی ترە و دیارە ئێمە بەشی دۆسیەکانیش هەر سەر بە ئێمەیە هەر لەلایەن خۆمانەوە نوسخەیەک لە هەموو نووسراوەکانیان بۆ ئەنێرێت بۆی بکرێتە ناو دۆسیەی کەسی هەر بەڕێزێکەوە کە پەیوەندیدار بێ بە بابەتەکەوە. ئێمە زۆرینەی نووسراوەکان ئاراستەی بەشی خۆەتی و میلاگەکرێ، نووسراومان زۆر ئاراستە ئەکرێت و بەردەوام ئیشەڵا بە یارمەتی سەرجەم فەرمانبەرە بەڕێزەکانیش بەردەوام لە ئیشەکە. لە ئێستا ژمارەی سەرجەم فەرمانبەرانی بەشی خۆەتی 8 کارمەندە. وەڵاهی دیارە بەنیسبەت بەڕێوەبەرێتی پەروەردەی پێنجێنەوە شوێنێکی سنووری دوورەدەست لە پارێزگای سلێمانیەوە ئەو گرفتانەی کە بەعام هەمان بێت لە وەکو سنووری پەروەردەکەمان کەمی مامۆستایە، کەمی فەرمانبەریش، بەڵام کەمی فەرمانبەر بە ڕێژەیەکی کەمتر لەبەر ئەوەی بەشێکی زۆر لەو مامۆستانەی کە میلاکی پەروەردەکەی ئێمەن خەڵکی دەرەوەی شارۆچکەی پێنجێنن. ئێستا حاڵی حازریش زۆرینەی ئەو مامۆستانە هاتوچۆەکە هەموو ڕۆژێک سیارە ئەگرن بە سیان چوارێکیانیان پاسێک ئەگرن بە 12-13یەکیان و هاتوچۆەکەن ئەڕۆنەوە. ئەمانە ماوەی یاساییان تەواو کردووەکو خزمەت، بەڵام ئێمە ناتوانین لە کاتی خۆیانە نقلیان بۆ بکەینەوە لەبەرەوەی ئێمە مامۆستامان کەمە و بەدیلمان نییە بۆ شوێنەکەیان. بەهۆی بارودۆخەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لەو چەند ساڵی ڕابردوو ئێستەشا تاعیناتێکی کەم هەبووە، هەرچەند ئێمە سپاسی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی شەکەین کە لە تاعیناتی گرێبەستەکانە ڕێژەیەکی زۆر باشیان بۆ ئێمە دانا، بەڵام هێشتا تیونێتیمان بەوە نەشکاوە لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر مەکتەب هەیە کە پێویستیان بە مامۆستا هەیە مەوانە بێژمان لە بریدانەوە. بەنیسبەت فەرمانبەرانیشەوە تقریباً 34 کەس لە فەرمانبەرە بەڕێزەکانی دیوانی بەڕێوەبەرێتیمان خەڵکی دەرەوەی پێنجێنن و سەرجەمیشان 5 ساڵ خزمەت و بەرەو ژووریان هەیە، ئەوانیش هەر هەمان کێشیان هەیە، بەڵام کێشەکانی دیوان کەمترە وەک لە کێشەی مەکتەبەکان و کەمی ماوەسایە. دیارە لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی پێنجێن یەکەی سەرپەرشتیاری پەروەردەیی بنەڕەتی هەیە. ئامادەیەکانمان سەر بە یەکەی سەرپەرشتیارەتی پەروەردەیی ئامادەی ڕۆژهەڵاتە لە سلێمانی. ئەوەی لە ئەستۆی ئێمە یەوەکو سەرپەرشتیارەتی بنەڕەتی ئیش و کارەکانمان ساڵانە بە گوێرەی پلان و بەرنامە سەرجەم قوتابخانە بنەڕەتیەکان و باخچەکانی مناڵان هەروەها بنکەکانی فێرکردنی گەورە ئەوانە دابەشەکەین بەسەر ئەو سەرپەرشتیارە بەڕێزانی کە لە سنوورەکەماندان کە هەرچەند ژمارەمان کەمە، بەڵام وەکو پێویست دابەشیانەکەین بەسەر قوتابخانەکاندا و بە گوێرەی ئەو پلانەی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرپەرشتیکردنی دیوانی بڵێن لە وەزارەتی پەروەردەوە بۆمان هاتووەتە خوارەوە هەڵەسن بە ئیش و کارەکانیان. ئەی ژمارەی و سەرپەرشتیارانە چەندە لە سنووریەوە لەگەڵ کارمەندەکانتانە؟ وەکو ژمارەی سەرپەرشتیار ئێمە تەنها 6 سەرپەرشتیارین ئێستا. ساڵی ڕابردوو 2 سەرپەرشتیارمان گوازراوەتەوە بۆ پەروەردەی سلێمانی بۆ پەروەردەی ڕۆژهەڵات
بەڵام ئێستا 6 سەرپەرشتیار بە خۆمەوە ماوینێتەوە. بەڵام لەم پرۆسی تاقیکردنەوەی سەرپەرشتارەتیە کە ئێستا وەزارەت خەریکە ئەنجامی ئەدا 7 پلەمان هەیە و هەمویان مامۆسای باش و بەتوانە. کێشەمان وەکو بە دەرەجە گەر ڕێزی بکەین یەکەمیان لە ڕووی میلاکەوە کێشەمان هەیە، میلاکی مامۆستایان. ئەوە چەند ساڵە لە 2014ەوە تا ئێستا مامۆسان نە بە شێوەی گرێبەز نە بە شێوەی هەمیشەیی دامەزراندنی نییە و مشکلەی ئێمە و کێشەی ئێمە ئەوەیە مامۆستاکانمان خەڵکی سنوورەکانی سلێمانی و نووسەی ساڵق و هەڵەبجەی شەهید و تەنانەت گەرمیانیشی تێدایە. ئەم مامۆستا بەڕێزانە کە پێشتر لە سنووری بەڕێوەتی پەروەردەی پێنجوێن دامەزراون بە پیشەی مامۆستا چەند ساڵێک لەگەڵیانە درێژەمان پێداوە بە نەگوازراونەتەوە تایەتی 6 ساڵە 7 ساڵە 8 ساڵە تایەتی 10 ساڵە و لەبەرەوەی شوێنەکانیان مامۆستانیە دامەزراندن نییە شوێنەکانیان پڕکەینەوە. کێشەی میلاکمان هەیە لەبەرەوە پەنامان بردووەتە بەر وانەبێژ کە زیاتر لە 100 وانەبێژمان لە سنوورەکە داناوە لە دەرچوانی کۆلیج و پەیمانگاکان. ئەمانە هەستاون بە پڕکردنەوەی شوێنەکانیان. قوتابخانەمان هەیە تقریبان 7 قوتابخانەمان هەیە کە یەک مامۆسای میلاکی تیانە و نەگرێبەستیشی تیانە تەنها بەوانەبێش پڕکراوەتەوە. ئەویش لەبەرەوەی گوندەکانن دوورە دەستن بۆ ئەوەی ئەو مناڵانە خوێندنیان نەفەوتێ پەنامان بردوێتە بەرەوەی چەندوانە بێژێکمان بۆ دابین کردوون و درێژە بە خوێندنەدەن و ئیشە کارگێڕیەکانیان زیاتر پەنامان بردوێتە بەر سەرپەرشتیاری کارگێڕی بۆ بەروپێشچوونی شوکاری قوتابخانەکەیان. بەڕێزان بەسەرکردنەوەی پەروەردەی پێنجێن لێرەدا کۆتایی هاو تا بەرنامەیەکی تر و بەسەرکردنەوەی پەروەردەیەکی تر کاتێکی خۆش بۆ هەمووتان.